سڵاو و بەخێربێنەوە بۆ بەرگەی جامی جیهانی قەتەر گەیشتۆتە چوار گۆشەی زێڕینی ئەم مۆندیالە. هەوادارانی تۆپی پێ بە پەرۆشەوە چاوەڕوانی یاریەکەی ئەمڕۆی نێوان ئەرژەنتین و کرواتیا دەکەن. هەڵبژاردەیەک لە ئەوروپا و ئەوی تریش لە ئەمریکای باشوور. هەرکام لەم تیمانە بیباتەوە دەچێتە یاری کۆتایی و لە وەرگرتنی جامی جیهانی تۆپی پێ نزیکتر دەبنەوە. ئەرژەنتین بە بردنەوەی لە هۆڵەندا و کرواتیاش بە بردنەوەی لە بەرازیل گەیشتە ئەم ئاستا. هەزاران لە پشتیوانانی ئەم دوو تیمە بە تایبەتی تیمی ئەرژەنتین ڕۆژی دووشەمە ڕژابوونە مەیدانی مێژوویی سوقواقف لە دۆحا. هەوادارانی تۆپی پێ خۆشحاڵی و پشتیوانی خۆیان بۆ هەڵبژاردەکانیان دەردەبڕی. یاریەکە ئەمڕۆ سێشەمە لە یاریگەی بەناوبانگی لوسێل لە قەتەر ئەنجام دەدرێت. تیمی ئەرژەنتین هەتا ئێستا دوو جار جامی جیهانی بردوتەوە و تیمی کرواتیاش لە ساڵی 2008ەوە بۆ یەکەم جار چووە قۆناغی یاری کۆتایی بەڵام بە فەڕەنسا دۆڕا. کرواتیا بە یەکێک لە تیمە سەرسوورهێنەرەکانی ئەم دواییانەی تۆپی پێدا دەنرێت. ئەم وڵاتە لە پاش بەدەستهێنانی سربەخۆیی لە یوگزلافیا لە ساڵی 1991ەوە 6 جار بەشداری جامی جیهان بووە، بەڵام تەنها لە ساڵی 2018 گەیشتۆتە ئاستی یاری کۆتایی. ئێستاش هەوادارانی هیوایەکی زۆریان پێیەتی. دوای ئەوەی لە قۆناغی چارەکە کۆتاییدا لە بەرازیلی دیارترین هەڵبژاردەی جامی جیهانی بردەوە، لە ئێستادا لۆکا مۆردێک و تیمەکەی هەوڵ دەدەن هێزێکی تری تیمەکانی ئەمریکایی باشوور بدۆڕێنن. یاریەکەی ئەمڕۆیان بۆ ئاسان نییە. ئەوان ڕوبەڕووی ئەو تیمە دەبنەوە کە مسی بەڕێوەی دەبات کە بە باشترین یاریزانی مێژووی تۆپی پێ دادەنرێت و چاوی لەوەیە بۆ یەکەم جار جامی جیهانی تۆپی پێ بۆ وڵاتەکەی بباتەوە. پاش سەرکەوتنی مەغرب بۆ یاری بەر لە کۆتایی، چاوی تەواوی جیهانی عەرەب و موسڵمان لەسەر ئەو تیمەیە تا بگات بە یاری کۆتایی. زۆرترین پشتیوانی هەڵبژاردەی مەغرب لە نێو فەڵەستینیەکاندایە بەدی دەکرێت و ئەمەش سەرڕای ئەوەی کە مەغرب لە ساڵی 2020دا پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا ئاسایی کردوتەوە. تیمی مەغرب پاش ئەوەی لە هەفتەی ڕابردوو لە ئیسپانیایان بردەوە، ئاڵای فەڵەستینیەکانیان بەرز کردە و بەمەش زیاتر فەڵەستینیەکان هاندران بۆ پشتیوانیکردن لەم تیمە. سبەینێ یاری نێوان فەڕەنسا و مەغرب دەکرێت و براوەی یاریەکە دەچێتە یاری کۆتایی. یەکەم جارە مەغرب بگاتە ئەم ئاستا، بەڵام فەڕەنسا دوو جار جامی جیهانی بردوتەوە. ئازیزان بۆ تاوتێکردنی یاریەکان ئێستاش دەچینە لای کاوە حەسۆ ڕاهێنەری تۆپی پێ لە هۆڵەندا. کاوام کاتت باش، هەتا دێت زیاتر نزیکە بینەوە لە یاریەکانی با بڵین کۆتایی کە هەمومان چاوەڕوانی ئەو ئەنجامین بزانین چێ ئیباتەوە. دەمەوێت بزانم هەڵسەنگاندنی تۆ بۆ یاریەکەی ئەمڕۆ چۆن ئەبێ لە نێوان کرواتیا و ئەرژەنتین؟ براستی گەمێکی پر زەحمەتە بەشبینیە مەرۆ ژێ گەمێن نە پر زەلالە تیمە هەردوو تیم زۆر بەقووەتن ئەمکارم بێژن تیمێ کرواتی حتا نوکا ئەمکارن ئاستی زۆر باش گەمە کردیە گەمە زەحمەتکردن لەگەڵ بەرازیل تیمێکی زۆر بەقووەت وش بەرازیل بردی ئەمکارم بێژن وەکو ئەرژەنتین حتا نوکا بەس یەک گێم زەحمەت کردی لەگەڵ هۆڵەندا بوو ئەوژی بە پەنالتی بردی. وەکو پێشبینیە مەرۆ ئەمکار نەپر زەلالن ڕاستیان بێژن، بەس حەز دەکەم کرواتیا ببە وەکو دەستپێکە مۆندیالی دەست پێ بکەمە گوتم حەز دەکەم ئەو ساڵە تیمێکی گۆ هەر هیچ جارێک جامی جیهانی نەبربریە، حەز دەکەن ئەو ساڵە بباتە. بەڵام یەکێک لە احتیمالەکان ئەوەیە کرواتیا و فەڕەنسا بەیەکەوە لە جامی جیهانی بنجا، ئەگەر وابێ ئەمە تەواو جارێکتر مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە هەر هەمان سیناریۆی ساڵی 2010 ئەبێت کە ئەمە ژوا بزانم خۆش نییە دووبارە بوونەوەی بۆ هەوادارانی تۆپی پێیان خۆشە دایمە شتێکی نوێ ببینن. وایە ئەمن لەگەڵ وێمە ئەگەر مەغریب و کرواتیا بگێتە قۆناغی ئەخیری گەمەی نهایی حەزم لێ ئەوە تیمەکی جامی جیهانی بباتە. بەڵێ باشە کاوە بابینە سەر مەسلەی گۆڵپارێزەکان کە ئەو ڕۆژەش باسمان کرد، بەڵام ئێستا دەبینین یاریەکان کە بەرەو کۆتایی ئەڕوا زیاتر یاریەکان ئەگاتە ئاستی پەناڵتی. ئەمێ بزانم ئەگەر ئەم یاریەی ئەمڕۆ بگاتە ئاستی پەناڵتی، ئاستی کام لە گۆڵپارێزەکان باشترە، کامیان ئەزمونیان زیاترە؟ ئەمکارم بەحسی هەردوو گۆڵپارێزا بکەن، هەردوو گۆڵپارێزی ئەمکارم بەحسی گۆڵپارێزی کرواتیا بکەن، گۆڵپارێزێکی نە زۆر دیار بوو لە وڵاتی خۆ گەمێ دەکە نوکا زۆر بەشی تیمێ جیهانی باشترین تیمێ جیهانی داوا لێ دەکە گۆ بچە ناوان
باورم لە گۆلچێ کرواتیا باشتر لە گۆلچێ ئەرژەنتینی لاکن گۆلچێ ئەرژەنتینی زۆر هەوڵدا و ئەرژەنتین بگە ئەو قۆناغێ حتا نوکا ئەمکارم بێژن یارمەتی تیمی ئەرژەنتین بەس مسی و گۆلپارێز زێوان هەبوو وەکو جەماعەتی ئەوکو ناوباژێ ناوبانگە ئەو لعیبە ئەو یاریزانانە نەبوون وەکو گۆلپارێز و بێسی. بەڵێ کاوە دەمەوێت پرسیارێکی ترت بۆ کوڕاهێنەر لێ بکەم تۆ خۆت ڕاهێنەری بۆچی لەم یاریانەشا بینیمان کاتێک کە دێتە سەر پەناڵتی هەندێک لە یاریزانە زۆر بەناوبانگەکان پەناڵتیەکە ناکەن یعنی بێجگەلەوەی کە گۆڵپارێزەکە بیگەڕێنێتەوە یاریزانەکە خۆی ناتوانێت پەناڵتێکە بکە هۆکاری چییە ئایا سترێس ویان لێکە؟ ئەوە لە کاتێک تەدریبی وەکو ڕاهێنەر لعیب یاریزانی خۆ دخوازە ژبەروێت کیشی یاریزانی باش لە تدریبی باش پەنالتی لێ دەدا ئەو یاریزانی دەچێت ناو گەیمێژی باز لێ دەدا هیچ بە ناوی نییە ناویکێ بەرز بە ناویکێ باش بێ پەیوەندی پێ نییە. بەڵێ کاوە حسۆ زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووین دەبینین بزانین ئەنجامی یاریەکە چۆنە بێ ئەو کاتە بەیانیش باسی یاریەکە بکەینەوە. سپاس دەکەم. ئازیزان لێرەشدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن.